جوانترین سڵاتان لەبێ خۆشەویستانی فری دوم تیڤی خۆشحاڵ بووم لە ئەکتۆلی ئەمڕۆدا سەوباس لەسەر بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ دەکەین و سەرەتاش ڕوودەکەمە بابەتێک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە بابەتی گەرم و گرنگی ڕۆژە لە درێژەی سیاسەتی برسیکردن و پاکتاوکردنی ناوچە کورد نشینەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کوردانی خوراسان لە نێوان گوشارەکانی ئێران و پاراستنی بەهانەتەوەیەکاندا بوونەتە قوربانی. لەسەر ئەم ژارە و کێشەکانی پەیوەست بە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان قسە و باس دەکەین دوای بینینی ئەم راپۆرتە. خوراسان دەکەوێتە ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتی ئێران. زیاتر لە 400 ساڵە باکووری خۆراسان بۆچە وڵاتی کوردان. باکووری خۆراسان دەکەوێتە سەر سنووری وڵاتی تورکمەنستان و نزیکە لە گەورەترین دەریاچە داخراوی سەرزەوی کە بە دەریای خەزەر ناسراوە. کوردانی ئەو هەرێمە لە ژێر گوشاری توندی کۆماری ئیسلامی ئێراندان. بە پێی دوایین هەواڵەکان دەوڵەتی ئێران بە بەهانەی دواکەوتن لە سەربازی بە ملیارها چمەند سزای پارەی لە جوانانی کوردی دانیشتووی خوراسان وەرگرتووە. بەڕێوەبەری کاروباری سەربازی زۆرم لێ پارێزگای خوراسان دانی بەوە داناوە دوای پلانەکانی دەوڵەت بۆ سەپاندنی سزای پارە بەسەر ئەو جوانانەی لە سەربازی دواکەوتون یان خۆز هەڵاتون تا ئێستا 2255 جوان لە بڕی سزادانیان بە زیندان ناوی خۆیان بۆ پێدانی بڕی سزای دیاریکراو بە پارەی نەقدی تۆمار کردووە. ئەو بەرپرسێ ڕژیم بڕی پارەی دیاریکراو لە نێوان 10 بۆ 5 ملیۆن چمەن ڕاگەیاندووە. بەو پێیە ئەگەر ناوەندی ئەو بڕە دەستنیشان بکەین ئەوە بەلانی کەم 56 میلیارد و 375 میلیۆن چمەن لە جوانانی پارێزگاکە وەرگیراوە کە زۆربەی هەرە زۆریان کوردن. دەوڵەتی ئێران بەهۆی سیاسەتە شەڕەنگێزانەکانی لە ژێرا بلۆخی جیهانیدایە. هەر بۆیە بە چەندە شێوە لەسەر قوتی خەڵکی هەژار هەوڵی قەرەبووکردنەوەی خۆی دەدات. لە لایەکی دیکەوە کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە جیاجیەکانی ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە پەراوێز خراون. لە خوراسانی باکوور کەمترین ئاوی شیاوی خواردنەوەیان بۆ دابین کراوە. بە پێی زانیاریەکان لە ناوچە کوردنشینەکانی خوراسانی باکوور ماوەی چەند ساڵێکە وشکە ساڵی و گرفتی کەمی ئاوی خواردنەوە ڕووی لە ناوچەکە کردووە، بەڵام دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ چارەسەری ئەم پرسە نەناوە. لەو بارەیەوە بەڕێوەبەری کۆمپانیای ئاو پاشەڕێ پارێزگای خوراسانی باکوور ئاماژەی بەوە داوە کە ئەوان 182,000 هەژماری ئاویان لە ماڵاندا هەیە کە 496,347 هاوڵاتی لە خۆگرتووە. ئەو ئامارە لە کاتێکدایە کە بۆ نزیک بە 9 ملیۆن هاوڵاتی تەنها 25 پاڵاوگەی ئاودابین کراوە کە لەو 25 پاڵاوگەیە 13 پاڵاوگەیان لە شاری بجنووردە و بۆ چەند شارێک کوردنشینیش تەنها 12 پاڵاوگە دابین کراوە. شانی باسە زۆربەی هەرە زۆری کوردانی خوراسان بە ئەسڵ خەڵکی باکووری کوردستان و ناوچەکانی ڕۆژاوای گۆلی ورمێن و بە زمانی کرمانجی قسە دەکەن. ساڵی 1630 بە بڕیاری شاه عەباسی سەفەوی کوردان بەرەو هەرێمی خوراسان ئێران کۆچیان کرد. کورد لە خوراسان بە درێژای 400 ساڵ 16 میری هەبووە. دوا زەنجیرە میرنشینی کورد لە خوراسان میرایەتی جەجۆخان سەردار بوو، بەڵام دوای ڕووداوەکانی ئینقلابی مەشروتە ڕەزاشا ڕێگری لە میرنشینی کورد لە خوراسان کرد. کوردانی ئەو هەرێمە تا ئێستا زمان و چاند و کولتوری خۆیان پاراستووە و سیاسەتی پاکتا و ڕەگەزی ڕژیم یەک لە دوای یەکەکانی ئێران نەیتوانیوە کاریگەری بخاتە سەریان. بەڵە بەڕێزان لەسەر ئەم مشارە بە پێویستم زانی لە ستۆدیۆ میوانداری بەڕێز عومەر هۆژەبری ڕۆژنامەوان و چاودێری سیاسی بکەم. زۆر بەخێر بێتەوە کاتت بە. سەرەتا دەمەوێت بپرسم سەرڕای گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر تەواوی ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆچی گوشارەکان زیاتر لەسەر ناوچەی خوراسان بەدی دەکرێت؟ بەڵێ هەروواکە زانن لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە نزیکی چیای ئاگری یا ماکۆ تا نزیکی ئیلام و لڕستان وانە کورد بە درێژایی لە چیاکانی زاگرۆسن و کوردان لە میا پەیوەندیەکیان هەیە بە یەکۆ هەر لە زوورۆ کوردی کرمانج، سۆران، هەورام، دوایەوە کوردی کەلهوڕ و لە کولوڕ و ئەمانە هەن پێکەوە. بەڵام خوراسان لە ڕۆژهەڵاتی ئێران و لە نزیکی تورکمەنستان یا ئەفغانستان هەروە لە دەوسێکە وتبوتان دوورن، هەندێک پەراوێز خراون و ئەوێکی جغرافیایی زۆر پانوبەرین هەیە لە ناوبین کوردەکانە. بە ساڵان ئەوان لە زێدی خۆیان دوور کەوتونەتەوە. ئێران هەر لە کاتی مێژووە لەبەرەوە کە پاسەوانی سنوورەکانیان پێ بکات و
وەکوەوە کە چەمکی دەوڵەتە سەردەستەکان وەک ئێران، عێراق، تورکیا و نەتەوە دەوڵەتەکانی دیکە وەکو کورد شەڕکەرێکی باشن سنوورەکانیان بۆ بپارێزن لەو هەرێمەن و لەبەرەوە ژمارەیەکی کەمتریشن و پەراوێزن زەختێکی زۆرتریان لەسرە دەوڵەت ئێرانیش لەبەرەوە دەوڵەتێکی نەتەو دەوڵەتێکی فارس یا نەتەو دەوڵەتێکی فارسی شیعەیە لەبەرەوە کوردەکانیش کە زۆرتر ئاسمیلە ببن یا بۆ وڵاتی خۆیان نەگەڕن و کولتور و شتیان لە ناو بچێ و ئەو مەنتالیتەی داگیرکەری هەیە کە باشترین کەسەوەتە کە کولتوری چینی سەردەست بگرێت دەوڵەتی سەردەست بگرێت یانە بە مەنتالیتەی جمهوری ئیسلامی حکوومەتەکانیش بەر لەوە کوردی ئەگەر کوردی نەزانێ فارسی باش بزانێ لە کولتوری خۆی دەربکەوێ و خاوەندداری لە خۆی نەکە هەرە باشە و زەختێکی زۆر لەسەرەتی ژمارەیەکی بۆ ئەوە نزیک ملیۆنێ ملیۆن و نیو نزیک ملیۆن و نیوێ لەوێن وەکەم کوردەکانی دیکە نین بێژین لە ڕۆژهەڵاتی کوردستان 14-15 ملیۆن هەن و پێکەوەن و پشتی یەکترینن لەلایەن جۆغرافی شۆکەمێ دوورن تەریک خراون لەبەرەوە جمهوری ئیسلامی زەختیان زۆرتر لەسەرەکە و لایەنێکی دیکەش بە بۆنەیەوە کە شیعان لەویا شیعە مەزەبن یا لە زوو عەلەوی بوونیسێ کە شیعان ئەویشە سیستەمی ئاسمیلاسیۆن زۆرتر لەوە کە خزمەتیان بکرێەوەوانە زۆرتر بەلای خۆیان و ڕایە کێشنویانەوێ بیان توێنەوە لە ناوخۆیانە. زۆر باشە. سەر ڕێ و گوشارانەی کۆمەری ئیسلامی ئێران بۆ سەر دانیشتوانی خوراسان دانیشتوانی خوراسان هەمیشە هەوڵیان داوە کولتور و ڕەسەنایەتی خۆیان بپارێزن و بەڵام لە ئێستادا گلەی ئەویان هەیە کە لایەنە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک پێویست ئاوریان لێ نادەنەوە ئەگەر ڕاستە هۆکار چییە؟ لایەنێکەوەدا کە تام ماوەی دوایی نەبێ حرەکەتەکانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیسێ زۆرتر لەوە نەچینە باسەکەمانەوە نییە کە لە لایەنی تاریخیا بچینە سەرەوە چیان کردوە چیان نەکرۆ بەڵام بە بەردەوامی سنووردار ماون بە هەرێمێکی ئەردەڵان موکریان یا بە هەرێمێکی دیکەەوە زۆر سنووردار ماون زۆر بڵاو نەبوونەتۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان یانێ ئەوەی کە نزیکی کوردستانی باکوور و باشووریشە لێرەوە حرەکەتەکان زۆر هەرێمی بوون لەبەرەوە لە ناو کوردانی خوراسانم 10-15 ساڵەی دوایی نەبێ حرەکەتی کوردی زۆر لەبێ خەباتی نەکردووە ڕاستە وتم لەبەرەوە هەم جۆغرافیا و هەم لەبەرەوە بەگشتی حرەکەتە کوردیەکان لە کاتی دەوڵەت نەتەوە یانە لەو کاتا کە ناسیۆنالیزم پشتی شەڕی جیهانی دووهەم لە دنیاە ئەو شەپۆلی ناسیۆنالیزم کە لە ئەوروپا و بۆ ڕۆژهەڵاتی ناوینیش دێ دەوڵەتەکانی هەرێم گشتی لەسەر ئەساسیا دەوڵەتێکی تورکی عەرەبی لەسەر ئەساسی ناسیۆنالیزم و نەتەوەیەکی تایبەت دروستە بن حرەکەتە کوردیەکانیش بەداخەوە کە کاتێ دروستە بن ئەبن بە حرەکەتێکی زۆر هەرێمی زۆر لۆکاڵ و حرەکەتێکی حتا زاراوەیە حرەکەتێکی ناوچەیە لەبەرەوە هەندێ ئاستی خەباتی ڕۆشنبیری ڕووناکبیری خەباتی ئەدەبیات ئەوانە لەو هەرێمە کراوە لە ئاستی موزیک و زیندوبوونێ پێیان و دیارە لە ئاستی جلوبەرگ و تا ئاستێکی زۆریش قسەکردنیان پاک و خاوێنە ڕەسەنە بەڵام وەک خەباتی ڕێخستنی و خەباتی گشتی کوردایەتیەوە لە چوارچەوەی ڕۆژهەڵاتی کوردستانە لە جێ خۆیدایە بێ ئەم 15 ساڵەی دوایی لێ دەربخەین خەباتێکی زۆر ئەوتۆ نەکراوە بەڵام ئەویشە ئینسان ناتوانێت ئەوی بک پشتچاوی بخاکە لە ناو خۆیاننا سەرهەڵدانیان بووە بەرامبەر بە سیستەم هەڵساونەتەوە داوای مافی خۆیان کردووە حتاگەل لە جارش لەگە سیستەمە شەڕیان کرۆ بەڵام بۆەوە لەو قسمەتان کە دوورن لە کوردستانن ئەو حرەکەتانە دوای ماوەیەک هەرچەند قارەمانێتێوانەشتیاوە بەڵام سەرکوت کراوە و زۆر ئەنجامێکی نەگرت و تەنیاویش لە هەرێمی خوراسانە بەسنوور زۆر باشە لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران هەوڵدەدات لە ڕێگەی سندنی بڕێک پارە لەو گەنجانەی کە بە بیانووی ئەوەی گوایە لە کاری سەربازی دوا کەوتون بڕێک پارە لە گەنجەکان وەربگرێت تۆ پێتوانیە ئەمە جۆرێکە لە بەهۆی سیاستەکانی ڕژێمی ئێران و جۆرێکە لە قەرەبووکردنەوەی باری دارایی خۆی و چەوسانەوەی تەواوی ئەو ناوچەیە؟ خوراسان زوو گەورەترین ئەیالەتی ئێران بوو بەڵام ئێستێ بووە بە سێ بەش خوراسانی باکوور ناوین و باشوور کوردەکان کەمێکیان لە خوراسانی ناوینن بەڵام ئەوانی دیکەن زۆرتر لە خوراسانی باکوورن
ئەو سیاسەتەی ڕژیم لەسەرەوان ڕژیم ئەگەر بیەوێت 100% لەگە خوراسانە زیندووبوونە دروست نەبێ خەباتە دروست نەبێ دەوڵەتی زۆر کێشە دروست ناکە مەسەڵەن چون لە سنەیە لە مەهاباتە لە کرماشانە لە ماکۆیە لەوانیشا کاتە خەباتی نەتەوەیە گوڕە بوو دوایەوە هەندە داخوازی ڕەوای خەڵک دروستە بوو ئەم جارە دەوڵەت بە بۆنەیەوە کە ئەمانە لەسەر سنوورە بە کاری قاچاقی و کاری نەشیاوە مەشغوڵن دوایەوە لەبەرەوە ئەمانە پەیوەندیان بە کەسی دیکە وەڵحاصل بە زۆر بیانووی بۆ دروستەکردن و خەڵکێگرت و خەڵکێ کوشتوەوانە یانە چیت پێڵێ ئەگەر تۆ خاوەنداری لە نەتەوبوونی خۆت بکەیت لە زمانی خۆت بکەیت لە کولتوری خۆت بکەیت منیش زۆر شتەیە کە ئەتوانم زەخت و بۆ دروست بکەم لەبەرەوە ئەم گوشارانەی کە جمهوری ئیسلامی لە مەسلەی ئاویان بۆ دابین ناکە لەبەرەوە مەسلەی ئاسایشیان بۆ دابین ناکە لەلایەن ئابووری و زۆر دواخراون تەنیا لەوێ حیوانداریەکەن مەڕووماڵاتیانەیە و دوای کشت و کاڵەکەن زۆر شوێنە کوردیەکانیش خوراسان ئەیالەتێکی زۆر گەورە زۆر دەوڵەمەند لە تاریخی ئێرانە یەکێ لە مرکزەکانی سیاسی زۆر گرینگە بەڵام بەداخەوە لەویا کاتێکە چی کوردەکان و فارسەکان زۆر ئەو فەرقە لە ناوبینیا و جیاوازیە لە ناوبینیا بینی لەبەرەوەتە خوراسان لەم ساڵانەی دوایی کتێبی کوردی بە پیتی لاتینی هی کرمانجی لەوێ چاپەکەن هەندێک خەباتی تەلەڤیزیۆن و رادیۆ و چوزان مشتی وا هەیە بۆ وەزەختی جمهوری ئیسلامیش بۆوەتە ئەو کەسانە کە لە ناوانە زۆر ئاکتیڤن ئەیانەبێ و کارانە بکەن بە بیانووی زۆر شتی جیاواز و زەختیان نەخاتە سەر یانەبێ گشتیان زێدی خۆیان بەجێ بێڵن بچنە شارەکانی دیکە نەتوانن لەوێ دابنیشن یا وەرنە دەرەوەی وڵات یا لەوێ لەبارەی ئۆکۆنۆمی و گرێدراوی خۆیان بکە کە پاسیڤیزەیان بکە یانە ئەوە شتێکی بە زانابوون و بە ئاگاهی وەیکەن نهروە شتێکی سوتفە نییە بەڵێ لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی تری کوردستانیش لەو ناوچانەش بە ڕێژێکی بەرچاو سیاسەتی پاکتاوکردنی کورد و دابین نەکردنی خزمەتگوزاری سوتاندنی دارستانەکان و هەروەها کوژرانی کۆڵبەر و ئەمانە بەرچاوە بۆچی ئەم جیاوازیە لە نێوان کوردانی ئەو ناوچانەدا بەدی دەکرێت بۆچی؟ یەک وتم کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستانە شتێ لە ساڵی 2005 کاتێک هەڵبژاردنەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتی ئەحمەدی نژاد دروست بوو کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ شوانەی سەید قادر هەیە کە یەکێ لە سندوقەکانی هەڵبژاردننی سووتان یا یەکێ لە سندوق زۆر گەندەڵی کرا کوردان ویستیان پێشی بگرن کاتێک لە مەهاباتە شوانەی سەید قادر گرتیان بەداخەوە شکنجەیەکی زۆریان لێکرد بە سیارەوە ڕایان کێشاو بە شتێکی دوور لە ئینسانیەت شەیدیان کرد ئەوە لە چەند ڕۆژە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ماکۆ تا ئیلام هەر کەس هەڵساوە اعترازی کرد ڕێپێوان هەندێک ئینسانیش لەوێ شەهید کەوتن لە سەقز لە شنۆ لە سنە لەبەر چییە لەلایەن جۆڕافی و پێکەوەیە وە زوویش و هەروە کە ئەزانین پێشکەوتنەکان ئینتەرنێت ڕاگەیاندن ئەوەندە زۆر نەبوو تاسیری لەسەر یەکە کرد بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستانیش 100% لە سنە لە مەریوان لە مەهاباد لە ئورمیە زەخت و گوشارێ سوتانی دارستانەکانەیە زیندانی سیاسیمان زۆرە بەڵام لەبەرەوە خوراسانەکان یەک لە پەڕن و ئەم دواییانە ئەیانەوێ هەندێک وەک زوو خۆیان جیاواز پێناسەیە کرد بەڵام میسەکە ئەزانن نیتر پێشکەوتنەکانی کوردانی شەبینن تەلەڤیزیۆنە کوردیەکان ڕاگەاندنی کوردی تەسیرێکی زۆر باشیان لەسەردانێت ئەمانیش ئەیانەوێت وەک بێژین ئەو یەکێتی نەتەوەیە هەنگاو هەڵبنێن زەختەکان بۆ ئەوە یەک دوو ئەوەندەی شوێنە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بۆنەوە لەسەرەوان هەندە زیاترە زۆر باش ئەم هەموو کێشە و گرفتە لە ناو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچەکانی تری دانیشتووی کورد بەدی دەکرێت هەروەها لە ناو ئێران بۆ خۆیە بۆچی هەمیشە ڕژێمی ئێران جۆرێک وابشان دەدات کە دۆخی وڵاتەکەی ئارامە و هەتا لە کاتی تەقینەوەکانی ئەم دوایە و ئەو هێرشانی کرایە سەرتاران و گۆڕی خومینی وای پیشان دەدات کە دۆخەکە ئارامە و شتێکی ئەوەندە گەورە نییە لە ڕاگەیاندرەکاندا گەورە بکرێتەوانێ هۆکاری ئەمە چیە بۆچی دەیەوێت کێشە ناوخۆیەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک کە بکات و بیشەرەتەوە
تایبەتمەندی هەر دەسەڵاتێکە بۆ ئەوە خۆی بەهێز نیشان بدا وەک لە کولتوری سیاسی دیوەخان ئاژن خۆی پیاوتر نیشان بدا باشتر نیشان بدا ێژێ کێشە نییە ئەگەر ئێوە لە بیرتان بێت لە کاتی 2003وانە محەممەد سەحافە بە وەزیر ڕاگەاندنی سەدام بووە بزانم لەو کاتان لە بەغدادا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمان وەوانە موشک سارۆخیانەدا لە بەغداد لە شوێنەکە ڕاستەوخۆ بۆ تەلەڤیزیۆن عێراق قسەیە کراوی هیچ کێشەیە نییە سەدام حسێن سەرۆکە و هیچ کێشەیە نیێوانە لەو لاو ماڵەکە ڕووخە دەنگی تەقینە هات تۆزوخۆڵ هات بەسەریا بەڵام ئەوی کێشە نییە لەبەرچی تایبەتمەندی ئەساسی دەوڵەت ئەوەتە ئەو پاوانخوازیە یا و دەسەڵاتەکە لە شوێنێکا کۆ بێتەوە پوڵ و پارە حاکمیت تا دەیەقە و سانیەی دوایی بە دەست و بە دیانی شەیگرێت یانە ئەگەر بێژێ کێشەیە دەربکەوێت ئەوە نیشانەیەوەتە کە پێویستە و کێشە چارەسەر بێت چارەسەرەکەشی چۆنە پێویستە خۆی دموکراتیزە بکە پێویستە دەسەڵات بدا بەگەل پێویستە ئابووری دابین بکە بەڵام چاوەڕێ دەکرێتەوە بکات نه لە ئێرانە 100% ناکریانێ بەتایبەتایسی ئەگەر ئێران بێژە کێشە هەیە لە ناوە باشە خەڵک پێڵی کێشەی کوردان چارەسەرکە کێشەی کوردان چارەسەر بکە پێویستە پەروەردە بە زمانی کوردی پێویستە کولتور پێویستە اقتصاد پێویستە بەڵام لە کاتی پروپاگەندەی هەڵبژاردنەکاندا باسی لەوە دەکرد کە پەروەردە بە زمانی کوردی و جۆرێک لە بەڵندان بە دۆخی کۆڵبەران کە موچیان بۆ دابین دەکرێت بەڵام دوایی هەڵبژاردنەکان بۆ چیم کارانە ناکات یان ئەوانە لە گەلی ڕۆژهەڵاتی کوردستانیش بە باشی زانێت لە یاسای بنگەی ئێرانەیە قانون ئێساسی ئێران مادەی 15 خوێندن بە زمانی کوردی سربەستە ئازادە نووسراویش یانە بە زمانی کوردینە هەچێن نەتەوەی ئێرانە لە چوارچەوەی ئێرانە ئازادن بەڵام چۆنە ئەوانە وەک تەنیا شتێکی پروپاگەندە ئیستفادەی لەکەن وەکەوە کە بێژی مکیاژێکی جوانەکەن لە دەرەوە هەر کەس وا بیان بینێ بەڵام لە ناوە وان نییەوە بۆ هاندانی خەڵکە ئەگەر ئیسە مەجموعەیە لە ئێران هەن لە چوارچەوەی بەیتی ڕاهبەریان پێڵن خامنەی دەوروبەری وە سپای پاسداران لە ئێرانە سەرمایە ئێرانیان گشتی گرتووەتە دەستی خۆیان پاوانخوازیەکی ئابووری زۆر لە ناوبینیانەوە خوێنی خەڵکیان گشتی هەڵمژیوە ئەگەر بێژن کێشە هەیە پێویستە هەنگاو هەڵبنێن هەنگاوهەڵنان چۆنە پێویستە ئەو سەرمایە و پوڵی خوانن ناو خەڵکا بەش بکەن پێویستە دەسەڵاتەکان بەش بکەن پێویستە ناوچە کوردیەکان سربەخۆیی خۆسەریەکیان بدەنێ پێویستە لە ناوچە کوردنشینەکانە بێژن ئەمە کەسێ لە میاوالیە قایم مقامە دەسەڵاتی هەیە ئەوە مامۆستای لەوێ ئاتوانێەوە بڵێ کاتێکە گەر ئەوە ما ئەو دەسەڵاتی مرکزیان ناوەند لە تاران و لاوازە بێ و ئەویشە ئەوان لەبەرەوە زهنیەت ئێوان چییە دەوروبەر چەندێ لاواز بێ وە ناوەند چەندێ بەهێز بێت ئەوەندە ئێران بەهێزە بەعکسەوە ئەگەر دەوروبەر بەهێز بێت ناوەند لاواز بێژن ئێران چوو لەبەرەوە تا دوایی لە ئێرانەکە نیشانیدا کاتێم دوایشەکە هێرشانە لەسەر ئێران دروست بوو بەداخەوە لە ئێرانە هاتووەتە و ئاستا کە گۆڕانکاری 100% دروست نابێ یانێ ڕژیم ناتوانە ئیسلاح تەڵەب بۆ ڕفۆرمیست وانێ لە ناوخوا دروست کرد باسەکەمان تەنیا لەسەر کوردستانە لەبەرەوە گەلی کورد بە بۆنەیەوە کە یارسانن کە سنین کە هەندێکیان شیعن کە زاراوەی جیاوازە وە گەلێکە تۆکمە خۆی گرتووە زەختەکان زۆرە بەڵام لە سیستان و بەلوچستان لە خوزستان نەتەوەکانی دیکەش زەختێکی زۆر هەیە و قابلیەتی گۆڕانکاری لە ناو سیستەما بۆ خۆی لە ئێرانە دروست نابێ وەک نەتەوە دەوڵەتەکانی دیکە یا هەڵە شەوێت یا بەر بە گۆڕانکاریەکی دیکە هەچێت زۆر باشە چەندە پرسیارەکانمان زۆرن بەڵام دەمێ بچینە تەورێکی تری بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر زۆری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە پێکەوە دەچینە بینینی راپۆرتێک لەو بارەیە و دواتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین. بەپێی دوایین ئامارەکانی ڕژێمی ئێران 3 ملیۆن بەکارهێنەری مادەی هۆشبەر لە جوگرافیای سیاسی ئێراندا دەژین. وتەبێژی دەستەی نەهێشتنی مادەی هۆشبەری سەر بە ڕژێمی ئێران ئاماژە بەوە دەدا ئەگەر هەر تووشبوویەک ڕۆژانە بڕی 5 گرام مادەی هۆشبەر بەکار ببات ئەوە ساڵانە بڕی 5 ملیۆن و 400 هەزار تۆن مادەی هۆشبەر لە ئێراندا بەکاردێت. لە ئامارەکاندا هاتووە کە بەشێکی بەرچاوی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر جوانان و منداڵانن کە دەستپێکی تەمەنی بەکارهێنانی مادەی هۆشبەرتیاندا بۆ 13 ساڵدا بەزیوە و ئەوە بۆ واتایە کە لە خوێندنگاکانی قۆناغی ناوەندی خوێندکارانی توشبوو بە مادەی هۆشبەر بە ڕێژەیەکی بەرچاو بوونیان هەیە.
چالاکوانان ئاماژە بەوە دەدەن کە بەهۆی هەرزانبوون، فراوانبوون و ئاسان دەستکەوتنی زیاتر لە 90% جوانان و منداڵانی توشبوو بە مادە هۆشبەرە کیمیاویەکان بەکاردێنن کە وازهێنان و گەڕانەوەیان بۆ ژیانی ئاسایی مەحاڵە. ئەو جۆرە مادەیە مادەی مەترسیداری هۆشبەری جۆری شیشەیە. سەبارەت بە ڕێژەی گیان لەدەستان بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، کاربەدەستان خۆیان لە درکاندنی زانیاری بە تایبەتی لە پارێزگاکانی ڕۆژهەڵات دەپارێزن. بەڵام لەو ئامارانەی کەوا لە پزیشکی دادوەری کرماشاندا بڵاو کراوەتەوە، تەنها لە 2 ساڵی ڕابردوودا لە شاری کرماشان 316 کەس بەهۆی بەکارهێنانی لە ڕادەبەدەری مادەی هۆشبەر لە ناو کوچە و کۆڵانەکاندا گیانیان لەدەستداوە کە بریتی بوون لە 39 ژن و 277 پیاو. شایانی باسە ئەو ئامارانە تەنها لە سەرچاوەکانی ڕژێمی ئێرانەوە بڵاو کراوەتەوە. ڕێکخراوە مەدەنیەکان ئاماژە بەوە دەدەن کە توشبووان بە مادە هۆشبەرەکان زۆر لەو ئامارانە زیاترن و شیمانە دەکرێت نزیک بە 5 ملیۆن کەس لە ئێران توشبووی مادەی هۆشبەر بێت. مەڵە بەڕێز ئەمەر ئەمەوێت باس لەوە بکەم بەپێی ئامارەکانی ڕژێمی ئێران لە ئێستادا 3 ملیۆن بەکارهێنەری مادەی هۆشبەر لە ئێران و تەواوی ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستانە بەربڵاوە. هەرچەندە ئەم ئامارە زۆر سەرچاوە دەڵێن ڕاست نییە و زیاتر لەوە هەیە و هەندێک دەڵێن 5 ملیۆن بەکارهێنەری مادەی هۆشبەر هەیە. پێتان وانە ئەمە بەزانابوون بۆ خۆی ڕژێمی ئێران یاخود کۆمەری ئیسلامی ئێران بۆ خۆی ئەمە دەکات یا جۆرێک لە ئاسان خستنە بەردەستی مادە هۆشبەرەکانە لە بەردەم بەکارهێنەران یاخود جۆرێکە لە هەرزانی نرخەکەی وای کردووە کە هاوڵاتیان بە ئاسانی مادەی هۆشبەریان دەستکەوێت؟ لە ئێرانە مادەی هۆشبەر لەم 40 ساڵەی کۆمەری ئیسلامی ئێرانە وەک ئەو لێکۆڵینانەوە کە ئێمە کردومانە بە بەڵگە هەیە و لە زۆر شوێنەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستانان لە سایتەکانان لاچێ ئەوە بڵاو کراوەتەوە لە زۆر فیلم شتەیە کە هەیە جمهوری ئیسلامی بۆ خۆی بڵاویەکاتەوە و ئەو کەسانە کە زۆربەی ئەگیرێن لە زیندانەکانیشا بۆەوە کە تەرکی بن و باش بن دیسان لە زیندانەکانی شۆکە ئەوەندە کۆنتڕۆڵێکیا بەسەری وەچێ بەتایبەت بۆ بەشانەی کە زۆرتر گەنجن ژنن وە سیاسین چون ئەگەر کەسێکی سیاسی ئەگیرێت لە زیندانە بەحساب بۆەوە کە یەکێ لە دژبەرەکان یا ئۆپۆزیسیۆنی خۆت کەم بکەیتەوە یا ئەگەر ژن بێت بۆ ئەوە لەلایەن جنسیەوەوانەوە سوءاستیفادەی لێ بکەیت و کۆڵەکەی ئەساسی ماڵە ژن کە ئەگەر خراپ بوو تێکچوو تەندروستی یا لایەن مێشکۆ بنە ماڵە تێکەچێ زەختێکی زۆر هەیە و ئەمیشە تجارەتێکە کە لایەنێکەوەتە کە تجارەتێکی مافیای گەورەی دنیا لە نزیکی برمە و سنگاپۆر وەوانە دەست پێکات تا کولومبیا و تا تەگزاس و تا ئەوانەیەچێت خەتێکە کە ئەو خەتیشە لە ئەفغانستان و لە ئێرانەوە چێ و بەر بە تورکیا و دێتەوە خەتێکە کە بە ساڵان ئەتوانن بەری بگرن دەوڵەتەکان بەڵام سەرمایەکی زۆر لەسەرمەیە و ئەکۆنۆمیەکی زۆر ئەو دەوڵەتانیشە بەتایبەت دەوڵەتانی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوین ئاسیا و حتا لە ئەوروپایشە زۆر جارە زۆر کریزی ئابووریان بەوە چارەسەرەکە نیەک دوومەن لە شوێنێ وەکو ئێرانە لەبەرەوە دەوڵەتێکی زۆر دیکتاتۆرە ئازادی نادات و ئەوێ هەرکەس وەکۆ بیر بکاتەوە وانیشەکەەوە کۆ بیر ناکەنەوە ئەیان نەبێت لە ناویان بن یەکێکیان کۆچیان پێەکەن بە زور یەکیان ئەیان کوژن یەکیان ئەیان خەنە زیندان یەکی دیکە ئەوەتە کە وەکە و کۆڵبەری و کاسبکارێ لە ڕۆژهەڵاتا دروستە بێ هیچ ئیشێکیان بۆ ناڕەخسێنن مەجبورن کۆڵبەری وانە بکەن کە دوایش بیان کوژن و یەکێکی دیکە ئەوەتە کە مادەی هۆشبەر یان ئینسان هۆشیە بن مشکیە بن کەسێکە گیرۆدەی مادە هۆشبەرەکان بوو ئینسانێک نییە تەندروست بیر ناکاتەوە ناتوانێت کار بکە ناتوانێت ژیانێکی خۆی دابین بکە ناتوانێت بنووسێ ناتوانێت هیچ بیرۆبۆچوونی خۆی بێنێتە سەر زمان و لە ئێرانە ئامارەکان بەداخەوە لەوانە زۆر زۆر زۆرترن یانە ئێرانەگەری سێ بێژی نزیک 80 ملیۆنە 100% لە 10 ملیۆن زیاترن چون بۆچی ئێژمەم ڕێژەوایە 15 ساڵ 20 ساڵ لەمەوبەر مەزان لە شوێنە وەک مەریوان سنە مەهاباد تۆ دوت کێ مادەی هۆشبەر
بەکارێنێ مەسەڵەن چەند بنەماڵە بوو نەوتوانێ بێژی بنەماڵەی ئەحمەد محەممەد نەزانم چی 10 کەس 5 کەس 15 کەس تەژمار بەڵام میسێ ئەمانە بەداخەوە وای لێ هاتووە کە کەسە سالمەکان تۆ پێویستە بژمێری بۆ ئەوەتە کە لایەنێکە کە جمهوری ئیسلامی زۆر زۆر بە سیاسەتێکی پیس ئاگاهانە و بەزانابوون ئەو شتە پێشەخا بۆ مخالفەکانی خۆی کەم کاتۆ کەسێکە مادەی هۆشبەر بەکارەیەنێ لە ماڵیە بێت لە ژیانیە بێت دوایەوە ئینسانەکە هەمیشە لە ملاولات تر لەدات دوایەوە لە ناتوانێت و مخالفەتیشە بک کەوتم و ئەتوانین بۆ حەچەشتە بەکاری بێنی مەسەڵەن زۆر کەسیان بۆ ترۆروشتە بەکارانی زۆر کەسیان بۆ هەندێکاری ئەم لاولا بەکارەیەنا بۆ ئەمانەوە کەسێکیش کە گیرۆدەی مادەی هۆشبەر بوو بەداخەوە بنەماڵەیە دوو بنەماڵە سێ بنەماڵەگەی خۆی فەلەجەکات یا پێویستە کە مەسان بەتایبەت لە ناو کووردا یا لە ڕۆژەڵاتی ناوینە ماڵبات شتێکی پیرۆزە تۆ ناتوانانی هیچ کاتێ لە دایک و باوک و لە براو خوشک و نکۆڵی بکەیت ئەگەر کەسێ بوو پێویستە پێوە مەشغوڵ بێ کەسیش پێوە مەشغوڵ بێ بە کەسێکۆ پێویستە 50 کەس مەشغوڵ زۆر باشە پرسیارەکەوەی هێزە چەکدارەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران بەردەوام لە هەوڵی گرتنی و کەسانان کە مادەی هۆشبەر بەکارێن بەڵام لە ماوەی ڕابردوودا چەندین هەواڵ بڵاوبوو کە هەر هێزەکانی خۆیان لە ناو زیندانە جۆرێک لە فرۆشتن کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن بە زیندانیان پرسیارەکە ئەوەیە چۆن ئەوەندە بە ئاسانی هاوڵاتیانی ئەو ناوچەنە دەستیان دەکەوێت بەداخەوە شتێکی وا ڕاست نییە یان ئێران دژایەتی ئەوەیەکە لە خوراسان کە لە ئەوی دەستپێکا باسمان کرد لەبەرەوە لە سنووری ئەفغانستان و پاکستانن خوراسان و بلوچستان دوو ئەیالەتی ڕۆژەڵاتی ئێرانن کە هاوسنوورن لەوانە هەچە ئینسانی مخالفە دژی ئەوان دژبەری ئەوان گشتی لەسەر ناویەوە کە قاچاقچی مادەی هۆشبەرن گشتیان نەکوژن و لە ئێرانیش ئەگەر سنوورەکان مەسەڵەن نیسە لە دەوڵەت ئێران دەوڵەتێکی بەهێزە هێزێکی نظامی زۆری هەیە بێجگە ئەرتەش و پۆلیس وەوانە سپایشی هەیە بەسیجیشی هەیە ئەتوانێت ڕەحەت شتەکان کنترۆل بکە بەڵام خۆی کنترۆلی ناکا و ئەم کەسانە خۆیان مافیایەکی ئابورین بۆ وەکەوتم نایەنەوێ خەڵکێکی تەندروست بێ دژبەرێکی باش دروست بێوە شوێنیاندا ناوە مەسەڵەن لە ئێرانە وەک پەروەرژگای وەک شوێنی چاکبوونەوە مامۆستایان هەیە لەویا بەحساب مەسەڵەن کەسێک چێتە ئەویا پەروەردەیەکەن سپۆرەکات فێر هەندشتی دیکە هەوێ ئەو کەسانێک کە لە کۆماری ئیسلامیا چوونەتە ئەویا و دوایی بە باشی هاتوونەتە دەرۆ لە 100 کەسا 5 کەسی نییە ئینسانە چێتە ئەویا زۆرتر خراپترەوێت لەبەرەوە شتێکی بەزانابوونە جمهوری ئیسلامی ناتوانێت ئەوی بکات لە کنترۆلی بکە بۆ نمونە مەسەڵەن خواردنەوە وەک ویسکی شەراب نزانم ئەوانی دیکەش کە کۆحوڵات و شتەی پێڵێن ئەویشە زەرەریەیە بەڵام لەبەرەوە مەسەڵەن ئەوە تجارەتی لە دەست ئێران بۆ خۆیان نییە مادەی هۆشبەر کە لە دەست ئێران بۆ خۆیەتی لەوی دیکە زۆرتر دەسەکەوێت بە هەرزاندرش بەڵام لە حەچە شوێنی دنیاە شەراب و شتە هەرزانترە مەسەڵەن لە مادەی هۆشبەر مادەی هۆشبەر ئەوترە و ڕەحەتر دەسەکەوێت لە چه شوێنان لە دنیاە بەڵام لە ئێرانە بەعکسی ئەوەیە وە سیاسەتێکی زوو هەندێک کەس کە کیلۆیە لە کیلۆیە زیاتریان پێوەگریان و ئەی کوژن هەرچەنەوە چارەسەری نییە بەڵام میسێ بەداخەوە جار ناجار بە تۆنیش بە ئینسان و ئەگرن ئەگەر کەسێکی دژبەر بێ یا کەسێ بێت لە چوارچەوەی سیاست و ئەو گروپی خۆیانە نەبێ چی لێ ناکەن بەڵام ئەوانی دیکە ئیسێ بە ئاشکرا هەیە لە پارکەکانی ڕۆژەڵاتی کوردستان و ئێرانە لە تەرمیناڵەکانە لە کتێبخانەکانە لە سینەماکانە لە شوێنی گشتیە ڕەحەت دەساودە سەکرێت و هیچ کنترۆلێکی بەسەرۆ نییە و لەبەرەوە خۆیان حەزەکەنەوە شتە پێش بکەوێت و کۆمەلگایەکی فلیج و کۆمەلگایەکی گێژ بخڵقن کۆماری ئیسلامی ئیسە تۆ بچیت ئەگەر لە فیلمەکانیشا دیتە ئیسە لە دەوسیەکەیە بۆ فیلمی دیکەشت ماشاکەی ئاسایی لە شوێنەکان ئایفرۆشن و هەچە کەسی شەی بینێت و دوایەوە زۆر ئستەخباراتێکی بەهێز و هێزێکی دەوڵەتێکی بەهێزی ناوێ من و تۆی شتوانین بزانین کە چۆن کنترۆلەکرێ و ڕێگەی ئەویشەیە ئاکادمیک بەڵام ئێران لەبەرەوە خۆی وای لێکات دەسی لێ بەرداوە بەڵێ بەڕێز عومەر هۆژەبری ڕۆژنامەوان و چاودێری سیاسی زۆر سپاس دەکەین کە هاتی بۆ ستەودەری فریدۆم تیڤی سپاس بۆ شرۆڤەکردنەکەت بەڵێ خۆشەویستانی فریدۆم تیڤی دەچینە تەوەرێکی تری بەرنامەکەمان سیاسەتەکانی ژە کوردی ئەڵمانیا و چەند وڵاتێکی ئەوروپی لەلایەن کوردان و ئازادی خوازانەوە شەرمەزار دەکرێت ئەم مژارە دەبینن و گفتوگۆی لەسەرەکەین
سیاسەتەکانی دژە کوردی وڵاتی ئەڵمان و چەندین وڵاتی ئەوروپی کاردانەوەی کوردانی لێکەوتەوە. لەو چوارچێوەیەدا ڕۆژانە لەلایەن کوردان و ئازادی خوازانەوە ئەو گوشارانە بە چالاکی جیاجیا پڕتستە دەکرێت. دوای ئەوەی وەزارەتی ناوخۆی ئەڵمان لە ڕۆژی 2 ئایاری ئەم ساڵدا بڕیارێکی قەدەغەکاری لە دژی ڕێخستنەکانی کوردان دەرکرد، لە چوارچێوەی ئەو بڕیارەدا کە هەموو پارێزگاکانی ئەڵمان دەگرێتەوە پەیەدا یەپەگا یەپەژە و ڕێکخراوی تەفدەم قەدەغەکران. وەزارەتی ناوخۆ و فەرمانەی وەک نوێکردنەوەی قەدەغەی سەر پەکێکە ناوزەت کردبوو. لەو ڕۆژەوە تا بە ئەمڕۆ گوشاری دام و دەستگا دەوڵەتیەکانی ئەڵمان لەسەر چالاکانی سیاسی کورد زیاتر دەبێت. لە بەرامبەر ئەو بڕیارە ڕۆژی 7 حوزەیران چالاکیەکی جەماوەری شەرمەزارکردن لە بەرلینی پایتەختی ئەڵمان بەڕێوەچوو. خۆپیشاندانەکە کە بە دروشمی ئازادی بۆ ڕۆژئاوا و ڕسواکردنی هەوڵەکانی ڕەشکردن بەڕێوەچوو لەلایەن ڕێخستنەکانی پێیەدا لە بەرلین ڕێکخرا و ئازادی خوازان و دیموکراسی خوازان بەشداریان نەو چالاکیەدا کرد. نوێنەری فدراسیۆنی دیموکراتی باکووری سووریا لە ئەوروپا سینە محەممەد و نوێنەرانی یەکێتی ڕۆژنامەوانانی ئەڵمان و ژمارەیە کەسایەتی ناسرا و بەشداری چالاکیەکە بوون. دوای ئەوەی کە جەماوەر کۆبوونەوە پۆلیسی ئەڵمانیا لە دژی چالاکیەکە ئاستەنگی دروست کرد و لە ئەنجامدا ئاڵۆزی و پێکدادان هاتە ئاراوە. لانی کەم 6 هاوڵاتی مەدەنی لەلایەن هێزەکانی پۆلیسی ئەڵمانیاوە بە سەختی بریندار کران و ژمارەیەکیش دەست بەسەر کران. مەشامە مەشک ئینسانی بوو. یەک لەو کەسانەی کە لەو هێرشەی پۆلیسدا بریندار ببوو بە ناوی شەمسەدین سەڤلیملی لەو بارەوە دەڵێت لە کاتی چالاکیەکەدا پۆلیسی ئەڵمان بە ئامانجی هەوڵی نانەوەی ئاژاوە هێرشیان کردە سەرمان. سەرەتا ڕێپێوانەکەمان باش بوو، بەڵام دوای ئەوەی هێزەکانی پۆلیسی ئەڵمانی هێرشیان کردە سەر ژنان و پیاوانی چالاکوان، نزیکەی 10 بۆ 15 کەسیاندا بە زەویدا و خستیانە ژێر پێیخۆیان. کاتێک من هەوڵمدا ئەوان لە دەستی پۆلیسەکان دەربهێنم، پۆلیسەکان هێرشیان کردە سەرم و بەدار لە سەریاندام و هەموو گیانم بوو بە خوێن. شەمسەدین دەڵێت هێرشەکەی پۆلیسی ئەڵمانی ئاسایی نەبوو، زۆر بە قورسی لیان دەداین. ئێمە دوژمنی پۆلیس و خەڵکی ئەڵمان نین، بەڵکو داوای مافی خۆمان دەکەین و ئەو هێرشە شەرمەزار دەکەین. شانی باسە نەک تەنها لە ئەڵمان بەڵکو لە چەند وڵاتی دیکەی ئەوروپا بە شێوازێکی جیاواز گوشار لەسەر چالاکوانان و سیاسەتمەدارانی کورد بەردەوامە. یەک لە وڵاتانە بەلژیکایە کە چەندین جار سیاسەتمەدارانی کورد دەستگیر و دادگایی کراون و هێرش کراوەتە سەر دام و دەستگا کوردیەکان. بەڵبەرەزان لەسەرم مژارە لەگەڵ بەڕێز شێرزاد سەید و عەلۆ ئەندامی مەجلیسی پێدا لە ئەڵمانیا گفتوگۆ دەکەم. بەڕێز شێرزاد سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. سەرەتا دەپرسم دوای ئەوەی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا بڕیاری قەدەغەکردنی سمبول و چالاکی ڕێخستنە کوردیەکانی دا، ئێوە پێتان وایە ئەڵمانیا بۆچی بڕیارێکی لەو شێوەیە دەدات؟ بەڵێ بۆ ئەم سلااو و ڕێز دەست پێ پێش بۆ هەموو تەفاشەوانان و بۆ خەباتکاران قەدەغەکردنا ئاڵێن پەیەدێ و یەپەگێ و یەپەژێ بێگومان بریارێک سیاسی بوو ji hêla wizareta hundirîn lê ev ji bo em fêm bikin ev qedexe çima hatî û çima hatî kirin gerek em hinkî piçikî vegerin dawî de piştî şerê cîhanê ê duyemîn û şerê sar ev hêzên global ê desthilatdar ketin krîzekê de pêre jî ew dewletên neta û rejîmên heremî yê got bibûn alavên bercewendiyên van siyaseta ew jî civat giyandin astekê nemakarî bû bi hevrijiyan bikirana ji bo wilo jî van siyasatên global xwastin guhertinekê ve guhertînekê hundirê rojhilata navîn diçêkir. Medît ji Iraqê dest pê kir derbasî Bakurê Efrîqiya bûn, Tunis, Libya, Mesir da ketin Sûrî jî ev 7 sal şer li Sûrî dewam e lê ew projeyê guhertinê godanîn ji hêla van hêzan de
بسر نكتن أو بروجي بوجهيلا دولة هرمي دجي وك تركيا وسعودية وقطر وإيران أو جي بسر نكتن ام جي وك قيادة وك بارتيك سياسية ام ما خديت ام بپرسیار پاراستنا گل خون هندره وی شر جهان سیمید ام کاربن گل خو به پاریزن ام وقت بری 100 سالی ام جاردی نبن علاوه شرکی فرمزن ام جاردی به پار ببینن اجبویجی ما هزه خوی پاراستنی اواکرن جهلا سیاسی بن سیوانا تبدا مید مکاریبو هزه سیاسی اوا بکن ام جهان تبدا میم جهان استا مجلس سوريا ديمقراطي مساده مكاريبو قالين باكور سوريا جي تبليغ بكر مكاريبو هلا لشكري دجي هلا باراستني دجي يبقى اوا بكن او جي مكاريبو بياندا استا قصده هزن سوريا ديمقراط دور دجي مكاريبو هلا ريبابريه دخوسريه دجي مجاند استا فدراليه ام دخوازن ايرو ام بجيه بكن و دولت ناو نتاوي ایگو 66 دولت ایرو لسوری کار دکن لکیلک آمد بیوندیا ده به پیا دیر به قصه دیر به ریوبریه بگو من اباناجی چارسری ندیتنش بلی چارسریا ما چارسریا آواکرنا جواتا که دموکرات چارسریا سیستمک فدرال دورده دوران نوان دولت آلمان بخوشی هی اوجی الکیلک عمل ورشه دکه لی هر دولت اکشی بگو من استراتیجیک وی هی و تکتیکی وین هنه دولت آلمان لویده که دهیلا اجدر و سیاست آخواه اجدر و دلویده بمر سر عرده دجی ترورش دکه لی لورجی بەڵام بەڕێز شێرزاد ئەڵمانیا لەلایەک هاوڵاتیان بە تۆمەتی سیخوڕی بۆ تورکیا دەستگیر دەکات و لەلایەکەوە دادگای ئەکات و لەلایەکی تری شەوانێ وەک ئەندامێکی هاوپەیمانی نێودوڵەتی دژ بە داعش جێگەی خۆی دەگرێت بەڵام بۆچی بڕیاری قەدەخەکردنی ڕێخستنە کوردیەکان دەدات لە نەهادا؟ بيجم أنا تركيا وقطر والسعودية وقذافي وكان بيجن بارتي كردي تي حساب كرن وأنا كسيجي أنا قشد هندري أكسي سنيدا المحور السني جيرد بيجن لي أزنابي لمك ألمانيا دوي محوري دي كاردك دوي أكسي هان كاردك لي أف بريار هان بريار جبو هندرين ألمانيا بون جبر بريجي قال لك فنابرد هندري ألمانيا دهنه پشتی افشار سوری قال لك فنابري ما هاتن كرد بريجي هابون يترجي قال لك هانه وبيرجي قال لك الاسلامي ان هاتن بريخست كرن حوالين القاعده وداعش واجد بردهانه سياسات المان دخوازن وقت بالانسا كي تشيكن هندري جواتا الماني ده بخوجي جواتا الماني بوي دبش بشك جي بآلي راس دره بشك جي بآلي چب دره و اب كسين ديمقراط ما قبول دكن وقت بروجا ما قبول دكن ابجي جبولو جي سياسة مداري ألمان ناخوازن ته آلي بسركه دخوازن هر کس وقت بینج بوگه قاربن جواتا خبره ببن لگوری خواه لگوری سياسات آخواه ليش دربجي سياسات نابن وكاف سياسات اجدر بو هندر نوك هذا اب بريارك سياسيه لامشي ما في مهي ام دركفن ام سياسه مداري المان ربيجن برز شيرزاد اف برياره چه باندورێکی کردوتە سەر کار و چالاکیەک مەدەنیەکانی کوردەکان لە ئەڵمانیا؟ ئەوەیە شخوا وەک مەگوت یعنی دخوازن بۆ هەر تشتی تێخت بن دەستی خۆ بن باندۆرە خۆش بۆش دەستی وان نەبێت ژبەر ئەو دبینن دە پێشەڕۆژێ دێ وێتر کریس هەندرێ جواتە ئەڵمانی دەرکەبن یعنی بجبلی کەسێن پەنابەر هەندرێ جواتە ئەڵمان بخۆدژی ئانا ئەو کریس دەردەکەوێ ئەڵمانیا بخۆت کریزەکێت وەک هەموو دەولەتێ دنجی ئەوژی ژیان دەکێ ئەو بێ کریزە هاانێ دبینش بۆ پێشەڕۆژێک کارە بفرەحنا بکاربن دخوازن هەر کەسی گۆنە لە گۆری وان بمەشێ نە لە گۆری کەسێک هێز دەرنەکەوێت پێش هەندرێ جوواکێ سەر حسابی هێزێک دنج بۆ بێژی وی هەر کەسی بەری ئاناژی مەدیت مەسەرەن ئەم بێژن سیاسەتە حکوومەتە ئەڵمان گوتن هەگەر ئەردۆگان بێگێت 20 هامبورگ 8 ماه هفتادی گەرەک پارێزبەرێوی پێر نەیەن یعنی هەول ددن حتا جوان بێ بۆ قاربن ئارامیکێ چێکن و دەعینی وەختێ دژی سیاساتێ بۆ بێمەشاندن هەندرێ ئەڵمانیا دە لە گۆری وان بن نە لە گۆری مافێ گەلا بن
لگوری سیاست آلمانیا هندرین بن جبو بیجی مافی محی ام هرن محکمه ام هرن دادگاه ام داوا مافی خو بکن جبر محکمه دستوری ابن جهين اب قرار ندا اب قرار اب بريار نبريارك شرعيه اب بريارك سياسيه وما في مجي هي امهرن دادگاه ام ما في دنگي خوتان بردوتا ليلى كانوا ياخذ داوای خوتان بردوتا دادگای المانیا بو جورك لا شکات کردن لسر ام بابتا أنا أشفى ما دعيني روجي دجيج بينك ما بارزاري ما هبون أي كرد مجبوب مثلا قد خكرنا آلان ما أوجي ما آماده گریه جبوگ پارزبان مجی قاربن به پرسگریکی لبر دادگاه دستوری قاربن دعوات راكم ام قاربن واز بيجم اف دعواج جمريو امتيت بسركفن جبر بري انا جي جبو كسن نتو برز دهندري المانيا جي بارتيين المان قشا خاصن وان قد خبكن ل محكمه دستوري دادگاه دستوري قد سدمي قد خكرنا وانتنا وامشي وك قياده وك يبقى وك يبجا اف سدمي قد خكرنا ما تنهي اي قانوني جبو بيشي وسركتن يا ما وسركتن يا بروجا ما بنتني لفيد الالمانيا لروج افاجي والهمو سوريا وروج راتاناوي مالای برای شیرزاد سیدو علو اندامی مجلسی پید لألمانیا سپاس بو زانیری و شروفکانت. بەڵێ خۆشەویستانی فریدۆم تیڤی بەم شێوەیە ئەکتۆری ئەمڕۆمان پێشکەش کردن تا لە ڕۆژەکانی داهاتوودا و قسەکردن لەسەر بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ لە فریدۆم تیڤیەوە کاتێکی خۆش و ماڵاوە.